بەلای سەرۆک ترامپەوە لێکۆڵینەوەکانی پەیوەست بە رووسیا بوونەتە ڕابردوو. هیچ پیلانی ژێربەژێر و ڕێگریکردن نەبووە. 2 ساڵ هەوڵی ناوزراندنیاندا. دیموکراتەکان لە دژی ئەم قسانن. ئەوەی دەمانەوێت ئەوەیە کە بگەینە ڕاستیەکان و گەرەکمانە بە شێوەیەک بیکەین کە کەمترین ئاستی دابەشبوونی لە وڵاتدا لێ بکەوێتەوە و ئەو پەڕی بە ئاکام بێت. دیموکراتەکانی خانەی نوێنەران داوای راپۆرتە نەقرتێنراوەکەی مولەریان کرد و دەیانەوێت ڕاوێژکاری تایبەت گەواهی بدات لەسەر لێکۆڵینەوەکە و دەرئەنجامەکانی. ویلیام بار وەزیری داد ڕادەستکردنی راپۆرتەکەی مولەری ڕەت کردوتەوە. ئەو کارەی هانی دەستەیەکی خانەی نوێنەران دەدات دەست بە پرۆسێک بکەن سەبارەت بە سوکایەتیکردنی ویلیام بار بە کۆنگرس. بەڕێوەبەرایەتی ترم بڕیاری داوە بە گشتگیری بڵێ نەخێر بۆ هەر سانسۆرێک و شاید حاڵان و بەڵگەنامەکان هەر بۆیە ئەوان مەسەلەکە درێژ دەکەنەوە و گەرەکیانە هەتا بتوانن درێژی بکەنەوە. ئێمەش بەرەنگاریان دەبینەوە. کۆماریەکان دیموکراتەکان تۆمەتبار دەکەن بە ڕەتکردنەوە و قبوڵ نەکردنی ئەنجامی راپۆرتەکەی مولەر ئەوەی بە زۆری بە دڵی ترامپ بوو. ئێمە بڕی 35 میلیۆن دلارمان لە لێکۆڵینەوەکەی سەرۆک ترامپدا خەرج کرد و ئەنجامەکەشی هیچ پەیوەندی ژێربەژێری دەرنەخست و هەروەها هیچ تاوانێکی دیاریکراویش. جا هەموو ئەم هورۆژاندنانە لەو بارەیەوە بۆ ئەوەیە دیموکراتەکان بڵێن ڕەنگە سەرۆک ڕێگری لە یاسا کردبێت بۆ شارنەوەی لێکۆڵینەوەکە سەبارەت بەو شتەی سەرۆک نەیکرد بوو. هەر بۆیە ئەمە نابەجێیە و ئەمریکایەکان ئەوە دەزانن. دیموکراتە ناودارەکانی نێوخانەی نوێنەران لە دژی مەسلەی تۆمەتبارکردنی سەرۆک بوون، بەڵام هاوکات ئاگاهی دەدەن کە ڕەنگە کۆشکی سپیتەگەرە بخاتە بەردەم ئەو سەرپەرشتەی کۆنگرس کە درێژەی هەیە. کۆماریەکان هەموو ڕۆژێک ڕێگریکردنیان لە یاسا دەخەنە ڕوو بە پێشگوێخستنی فەرمانی چوونە بەردەم دادگا بۆ ئەوەی بڵێن نابێت کەسانێک بێن و قسە بۆ کۆنگرس بکەن بۆ ئەوەی ئەمریکیەکان ڕاستیەکان بۆ دەرکەوێت. ترامپ دەڵێت هەوڵەکانی دیموکراتەکان دەرئەنجامی پێچەوانی دەبێت. دیموکراتەکان ئێستا دەڵێن شتی زیاترمان دەوێت. لە ڕاستیدا ئەمە سوودی ئەوان تێدا نییە، چونکە ئێستا ئاماری ڕاپرسیەکان هەرگیز پێشتر بەم جۆرە لە بەرژەوەندیمان نەبووە. هاوکاتی ئەوەی دیموکراتەکانی خانەی نوێنەران بەردەوامن لە دانوستان بۆ ئەوەی مولەر گەواهی بدات لە هەمان کاتدا کۆمیتەی هەواڵگری سەنات بە ڕابەرایەتی کۆماریەکان خەڵکانێکی زۆریان لە واشنگتن سەر سوورهێنا بە بانگێشتکردنی کوڕەکەی دۆناڵد ترامپ بۆ گەواهیدان وەک بەشێک لە لێکۆڵینەوەی دەستەکە سەبارەت بە دەستوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکای ساڵی 2016دا.